سڵاو بەختەیڤارتان پێشکەش دەکەم. بەرپرسی مەکتەبی هەڵبژاردننی کۆمەڵی دادگەری ڕایگەیان داواکاری دەنگدانی تایبەت بە هیچ جۆرێک نامێنێت تاوەکو لایەنە باڵەدەستەکانی هەرێم شار لە هێزە ئەمنیەکان نەکەن بە کاتی بەردان. بێسون حەمە ساڵح بەرپرسی مەکتەبی هەڵبژاردننی کۆمەڵ سەبارەت بە هۆکاری پاشەکشەی دەنگەکانیان ڕایگەیان ئێمە نزیک بە 500 پۆلیسی دەنگدەرمان خراونەتە سەر دەنگدانی گشتی بۆیە ئەم ئەنجامە وا دەردەکەوێت. بەرپرسی مەکتەبی هەڵبژاردننی کۆمەڵ هۆکاری زیادبوونی دەنگی کوچەڵشی گەڕاندەوە بۆ زیادبوونی فشار لەسەر هێزە ئەمنیەکان و ئەویش لە ئەنجامدا دەنگەکەی دەسووتێنێت. بڕیارە کاتژمێر 7 سبەی پرۆسەی دەنگدانی گشتی بۆ هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی عێراق بەڕێوە بچێت. لە پارێزگاکانی هەرێم هەولێر و سلێمانی و دووە 3,68,350 کەس مافی دەنگدانی هەیە. هاوکات لەم هەڵبژاردنەدا 20,404,291 عێراقی مافی دەنگدانیان هەیە و لە 8,703 بنکە دەنگ دەدەن. هاوکات زیاتر لە 7,743 کاندید چێبڕکێ لەسەر بەدەستهێنانی 329 کورسی پەرلەمانی عێراق دەکەن. فەرهاد شامی بەرپرسی ڕاگەیاندنی هێزەکانی سووریای دیموکرات هاوپەیمانی نێودەوڵەتی بە سەرۆکایەتی ئەمریکا ڕایگەیاند بەردەوامە لە بەهێزکردنی خۆی لە شوێنە استراتیژیەکانی ناوخۆی سووریا. فەرهاد شامی لە تۆڕی کۆمەڵایەتی نووسیویەتی هاوبەشی نێوان هێزەکانی سووریای دیموکرات و هاوپەیمانی نێودەوڵەتی درێژە بێتەوە بۆ نزیکەی 10 ساڵ پاشەکشەی نەکردووە بەڵکو بە شێوەیەکی قوڵتر چەسپەوە.